نوێنەرانی ئۆپۆزیسیۆنی ڤێنزوێلا کە پێشەنجی حکوومەتی وان گوایدۆن کاتێک خانوبەرەیەکی سەر بە وەزارەتی بەرگری ڤێنزوێلا لە واشنگتن و ئەوی تریان لە شاری نیویۆرک گرتە دەست تووشی هەندێک بەرهەڵستی هاتن. ئەو بینایە لەلایەن کابەدەستانی ڕژەمی نیکۆلاس مەدۆرۆوە بە شێوەیەکی نایاسایی داگیر کرابوو. سەرۆک مادۆرۆ پێشتر هەموو 55 دیپلۆماتی لە ئەمریکاڕا بۆ وڵات بان کردوێتەوە، بەڵام 12یان بڕیاریاندا بمێنەوە و پشتیوانی لە گوایدۆ بکەن کە سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی وڵاتە و خۆی وەک سەرۆکی کاتی وڵات ڕاگەیاندووە دوای ئەوەی مۆدۆرۆ نەیهێشت نەیارانی لە هەڵبژاردننی ساڵدا خۆیان کاندید بکەن. واشنگتن هەموو دیپلۆماتەکانی لە کاراکاس ڕاکێشایەوە پێشی هەر چەشنە تۆڵەئەستانەوەیکی بەرامبەر بە کاربەدەستانی ئەمریکا گرت. وەزارەتی دەرەوەی ڤێنزوێلا گرتنە دەستی ئەو بینایانەی وەک پێشێلکردنی یاسای نێونەتەوەی محکوم کرد. لەلایەکی دیکەوە حکوومەتی گوایدۆ بە یاسایی لەلایەن ئەمریکا و زۆربەی وڵاتانی ئوروپاییەوە بە فەرمی ناسراوە. هاوشێوەیەکی لەم کردەوەیە لە ساڵی 2011 ڕوویدا کە تێیدا سەرۆک ئۆباما کۆنتڕۆڵی ئیدارایەکانی دیپلۆماتی لیبی لە ئەمریکای بۆ ئەنجومەنی کاتی نیشتیمانی گواستەوە کە بۆ لابردنی موعەمەر قەزافی پشتیوانی لە هەوڵەکانی ئەنجومەنەکە بکات. قەزافی دوای لەلایەن هێزەکانی ئۆپۆزیسیۆن بە پشتیوانی هێزەکانی ئەمریکا کوژرا. باڵێزخانەی ڤێنزوێلا هێشتا لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە نەگیراوە. هۆیەکەی ئەوەیە ئەمریکا هەوڵ دەدات لەگەڵ وڵاتی سێهەم بە پشتیوانی حکوومەتی مۆدۆرۆ دەمەتەقەی یاسایی چارەسەر بکات. زۆر وێ دەچێت هێزێکی پاراستن هەبێت واتە وڵاتێکی دیکە کە ڤێنزوێلا باوەڕی پێیەتی وەک سەرپەرستێک بەسەر دارایەکانی ڕابگات و کنترۆلی بکات و ئەمریکا ڕەنگە لەگەڵ ئەو دەسەڵاتە و توێژی هەبێت بۆ ئەوەی هاسانکاری بۆ گواستنەوەی بکات. بە کۆنتڕۆڵکردنی ئافیسەکانی دیپلۆماتی لە ئەمریکا ئۆپۆزیسیۆن ڕێگایەکی ڕەوای هەیە بۆ ئەوەی دەستور بە چوونی یارمەتیەکان بکات کە تا ئێستا لەلایەن هێزەکانی ئاسایشی مۆدۆرۆوە بربەس کراون یان داوا بکات لەشکەر بێت بۆ ئەوەی مۆدۆرۆ لە سەردەسەڵات لابەرێت. ئەگەر ئەوە هەیە ئەمریکا یان هەندێک حکوومەتی تر چاویان لە حکوومەتی گوایدۆ بێت کە دەستوری هاتنی لەشکەر بدات و بڵێت دەمانەوێت ئەمریکا بێتە ناو ڤێنزوێلا و یارمەتی بە دامەزرانەوەی کنترۆڵ بەسەر وڵاتدا بکات و لە ڕووی یاساییەوە پێی پابەندی. گەرچی مۆدۆرۆ هەروە لە کاراکاز لە سەردەسەڵاتە ئۆپۆزیسیۆن ئێستا لە ئەمریکا بەلایەنگری لە ڤێنزوێلا قسە دەکات و ڕەنگە بە زۆری هەوڵ بدات لە نەتەوەی گرتوەکان و ناوەندەکانی نێونەتەوەیی نوێنەرایەتی وڵاتەکەی بکات.